بناوي كومسيوني باڵای هەڵبژاردن پیرۆزباییەکەی من بۆ گەلی کوردستان، بۆ هەموو قەوارە سیاسیەکان، بۆ هەموو مڕەشەحەکان، بۆ هەموو ئیعلامیەکان، بۆ هەر کەسێکی بەشدار بوو لەم پرۆسێسە، چونکە ئەم پرۆسێسە پرۆسێسێکی هەموو خەڵکی کوردستان بوو، یەک جیهە نەبوو. طبیعی وەکو دەزانن مەسئلەی دەنگدان مەسئلەیەکی حەضاریە، مەسئلەیەکی نیشان دەدا کە ئێمە فعلا خەڵکێکی ئیمانمان هەیە بە تەداولی سوڵتە بەرەی سندووقی دەنگدان، نە بە چی شتێکی ترک. ئێوە دەزانن کۆمیسیۆنی باڵا کۆمیسیۆنێکی بێلایانە، علاقەتێکی نییە بە هیچ کیانێکی سیاسی یا بە حکوومەتێکەوە یا بە پەرلەمان، چ پەرلەمانی عێراق بی، چ پەرلەمانی کوردستان، چ حکوومەتی عێراق، چ حکوومەتی کوردستان. ئێمە لە ژیر مەجموعەیەکی قوانین ئیش دەکەین، من ئجراعاتمان هەیە، ئەو قانونانە طبعا بە جوورەی قانونی با بڵێ من پەرلەمانی کوردستانمان ئیش کردووە، معایرمان هەیە، ئەم معایرە معایرێکی دەولیە، هەمووتان دەزانن چەند چاودێری لێرە بوو، چ لە ئەمم متحدە بوو، چ لە اتحادی ئۆروپی بوو، چ لە جامعەی عەرەبی بوو، چ لە دەوڵەتانی جیاواز بوو. ئەمانە هەمووی سەیری ماکەن چی دەکەی من ئەگەر غەڵەتی شەب یەکسەر ئاگادارمانەکەن دەڵێ ئەوە لە معایر دەیچوە دەرەوە. بە شانازیەوە دەڵێم هەموو ئەو چاودارانە کە لێرە بوون و هەمووتان جۆدان لێ بوو دوینە و پێرە و پەسپێرە کە پیرۆزباوی لە ئەمم متحدە بە کۆمیسیۆنی باڵا و پیرۆزباوی لەگەڵی کوردستانیان کرد و اتحادی ئۆروپی ئەوانیشە پیرۆزبایی لە ئیوەیان کرد و جامعەی عەرەبی ئێستا بەرپرسی ئەوان لێرەیە. پاش کە من تەواوەکە حەزەکە کەلیمەیەکی بۆتان بڵێ، معنا ئەوەیە ئەم انتخاباتە فەرقی هەیە لە هەموو انتخاباتی پێشوو، ئەمە انتخاباتی کە بوعدێکی دەولی وەرگرتووە، انتخاباتی کە نیشان دەدا کە خەڵکی کوردستان فعلا خەڵکێکی ئیمانی هەیە بە دیموقراطیەت. طبیعی ئەم نەتائجە کە ئێستا ئاگادار دەکەین ئەمە نەتائجێکی ئەوەلیە، زۆر شەکاوی هاتووە لای خەڵکەوە لای قەوارە سیاسیەکان. کۆمیسیۆنی باڵا سەیری هەموو ئەم شەکوانە دەکا یەکە بە یەکە، هەر شەکوەیەکی فعلا موجب بۆ علاجی دەکات و ئینشاءالله نەتائجی نهایی کە شەکوەکان تەواو بن ئەعلانی بۆتان دەکەین. من زۆر جارێک پیرۆزبایی لە هەمووتان دەکەم و سپاس بۆ حاضر بوونتان.